بەڵە بەڕزان هەڵبەتە وەکەزانین کە دوێنێ دووهەمین دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانی بەڕێوە چوو ئەمڕۆ دووەم ڕۆژ و کۆتا ڕۆژی دیدارەکەیە. ئێمە بۆ ئەوی کە بە شێوەیەکی ورد گفتوگۆ لەسەر دیدارەکە و هەروەها ناوڕۆکی دیدارەکە بکەین. زۆر بەڕێز مەحموود خۆشناو کا بەڕێزیان ڕاوێژکارن لە پەرلەمانی کوردستان و هەروەها ئەندامی دووهەمین دیداری یەکێتی نیشتیمانی کوردستانن. بەڕێزیان ڕاستەخۆ لە دیدارەکەەوە لەگەڵمان نابن و زانیاریمان پێدەن. کاک مەحموود سلااو لە بەدەم کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت. بەڕێستان ئەگەر سەرەتا وەک ئەندامی دووهەمین دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەومان پێ بڵێن ڕاو بۆچوونی بەڕێستان لەسەر دیدارەکە چییە، تا چەند گرنگەکە ڕاو بۆچوونی ئەندامان و کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان وەربگیرێت و لەگەڵەوەشدا بەشێکی گشتی باز لە ئیش و کارەکانی دووەم ڕۆژی دووەمین دیداری یەکێتی نیشتیمانی کوردستانمان بۆ بکە. فەرموو. سەرەتا سپاس بۆ ئەو دەرفەتا سڵاو ڕۆژمان هەیە بۆ ئێوە بۆ بینەرانی کورسات. ئەوەی ڕاستی بێ یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە نوێگەری ئەم سیاسەتەی پەسەند کردووە و لە مێژووی سیاسی خۆی کاری لەسەر ئەوە کردووە کە هەمیشە هاوتەری بێ لەگەڵ داخوازەکانی خەڵکی هەرێمی کوردستان و عێراق. ئەو گۆڕانکارانەی کە لە پەیکەری حزب دەیکا لە ئاراستەکانی حزب لە حکوومەت و پەرلەمان کردوویەتی و دەیکا ڕۆڵی ڕاستەوخۆی هەبوو لە سەرسژیان و گوزەرانی خەڵک. لەوەیە پرسیار دروست بێ ئایا ئەم دیدارانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکات کە شتێکی تازەیە بەراورد بە پارتە سیاسەکان هەرێمی کوردستان و عێراق، خۆت دەزانی بەشێک لە پارتە سیاسەکان تەنانەت کۆنگرە ناکەن چجا بۆ دیدار بڕۆن. خۆت دەزانی کۆنگرەیە پلینیۆمە دیدارە، بەڵام یەکێتی بە ئەوەی سیاسەتی نوێگەریەوە شتێکی تازەی داهێناوە کە ئەمە دووەم دیداری یەکێتیە. لە دیدار ئەم لیژنانەی کە دابش کراون لە دیدار و ئەندامانی دیدار کە گفتوگۆکانیان چڕ دەکەنەوە لە شارەکان بەر لەوەی بگەن بە دیداری گشتی کە ئەمەی ئێستا دیداری گشتیە چێتمانی کوردستانە، بەڵام بەر لەوە لە شارەکانی هەرێمی کوردستان لە مووسڵ و بادینان، لە هەولێر، لە ڕاپەڕین، لە کەرکووک، لە گەرمیان، لە هەڵەبجە، لە سلێمانی یەکێتی کاری لەسەر ئەوە کردووە کە دید و بۆچوونی ئەندامان و لایەنگرانی یەکێتی و دەرگای هەمیشە کراوە بۆ ئەو لیژنانەی کە لە مەڵبەندەکانەوە دروست بوون بۆ ئەوەی دیدگایەکی نوێ بۆ حکومڕانی هەرێمی کوردستان، بۆ سیاسەتی ناوخۆیی یەکێتی نیشتیمانی کوردستان، بۆ ئەم ئاراستە تازانەی کە لە ڕووی ئابووری، لە ڕووی دارایی، لە ڕووی کۆمەڵایەتی کە پەیوەستن و خۆ گونجاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەم گۆڕانکارانە بە شێوازێکی ئەرێنی بەشێک بوون لە گفتوگۆکانی هەڤڵانی یەکێتی لەم دیدارانە. ئەوەی ئێستا کە لە دووەمین دیداری یەکێتی من پێم وایە ئەم ڕاستپاردانە کە دەبن بە خاڵی وەرسەرخانی گفتوگۆ لە نێوان ناوەندە سیاسەکان و دەچن دەبن بەشێک لە گفتوگۆی سیاسی تەنات کاریگەریان لەسەر ڕێڕەوی حکومڕانی هەرێمی کوردستانیشەوە دەبێ و ڕنگدانەوەی لەوە لە بەغداش لە شێوازی حکومڕانی و هاوبەشی سیاسی بۆ ئەوەی بۆچوونی ڕاستە و خۆی هاوڵاتیان هەرێمی کوردستان خۆ دەزانی ئەندامانی دیدار چ لە شارەکان بن چ لە دووەمین دیداری یەکێتی بەشێکن لە کۆمەلگای کوردستانی و بەشێکن لە کۆمەلگای عێراقی. دوجار ئەم بیر و بۆچوونانە ینی ڕنگدانەوەی دیدی خەڵکە، داخوازی خەڵکە، بۆچوونی خەڵکە بۆ ئەوەی چۆن حکومڕانی هەرێم بکرێت. ئەم لیژنانە بەشێکن لە لیژنەی ینی یەکێک لە لیژنە هەرە گرنگەکانی دووەمین دیداری یەکێتی لیژنەی حکوومەت و پەرلەمان و دامەزراوە دەستوورەکانی هەرێمی کوردستانە. یەکێتی هەمیشە کاری لەسەر ئەوە کردووە هاوتەریب لەگەڵ بنەما سەرچەکان لەگەڵ پرینسیپەکانی حزبی و ئایدۆلۆژی خۆی، بەڵام داخوازەکانی خەڵکی هەرێمی کوردستان جێب کاتەوە لە سیاست و استراتیجەتی خۆی. بیرمە سەرۆک مامزرال بەڕەحمەت بێ لە سەرەتای دروستبوونی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان بە دوواداچوون و پێداچوونەوەی بۆ نرخی شتومەچی ڕۆژانەی دەکرد و داوای راپۆرتی دەکرد کە بگاتە بەدەستی و لەوێوە سیاست دابڕێژی. ئەم سیستەمە نوێیە، ئەم کارە نوێیە ئێستا دەتوانم بڵێم هاوشێوەی ئەمە، بەڵام بە فۆرمێکی تازە بە میکانیزمێکی تازە بۆ ئێمە دەمانەوێت دید و بۆچوونی خەڵک ڕنگ بداتەوە لە سیاسەتی یەکێتی لە بابەتی ژنان، بۆچوون ینی نوێنەرایەتی ژنان لە ناوەندەکانی بڕیار لە هەرێمی کوردستان، لە ناوەندەکانی بڕیار لە ناو پارتە سیاسەکان وەکۆی باسمان کرد و هەمووشمان بەوە ئاشناین کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە دەست پێشخەر بووە لەم بوارەدا. بۆیە ڕۆڵی ژنان کاریگەری ڕاستەوخۆیانە یەک بنمونە بۆ باسکەم لە لیژنەی حکوومەت زۆربەی خاڵ لەسەر ئەوە بوون پیاوان پاڵپشتی ژنیانیان دەکرد پاڵپشت بە راپۆرتی UN لە ساڵی 2022 کە باز لەوە دەکەن ئەم حکوومەتانەی کە ڕێژەی گەندەڵیان زۆر کەمترە، ڕێژەی ژنانیان لە نوێنەرایەتی لە پۆستەکانی حکومی زیاترە. بۆیە ئەمە دیدگای تازەیە بۆ حکومڕانی لە هەرێمی کوردستان. من دڵنیام سەرپەرشتیاری دیدار بەڕێز قوبات تاڵەبانی ڕاستەوخۆ
ئەمانە جێبەجێ دەکا و بینیشمان لە وتارەکەی بەڕێز دکتۆر یوسف گۆران باسی لەوە کرد کە لە ماوەی دیداری یەکەم بۆ دیداری دووەم چەند گۆڕانکاری لە سیاست یەکێتی ڕوویداوە لە گشت بوارەکان. باشە کاک محمود جیاواز لە هەموو بابەتانی کە باست کرد بەڕێوەچوونی دووهەمین دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر و بەندی پێکهێنانی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستاندا تا چەند گرنگە کە ڕاو بۆچوونی کادران و ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر جەم ئۆرگانەکان وەربگیرێت بۆ سەرخستنی پرۆسەکە بەتایبەت بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان. دەستت خۆشبی پرسیارێکی زۆر باشە کە کادیران و ئەندامانی یەکێتی لە دیداری شارەکان و لە دیداری گشتی لە سلێمانی ئەمڕۆ کە ئەم بۆچوونانە دەخەنە ناو ڕاستپاردەکان دەبن بە بنەمایەک بۆ کارکردنی یەکێتی لە حکومڕانی هەرێم و عێراق ئەمە وەکو ئەوە وایە بە ناڕاستەوخۆ و بە ڕاستەوخۆ نوێنەرایەتی داخوازەکانی خەڵکی هەرێمی کوردستان بکەن چونکە هەموو ئەو هەواڵانەی کە دەبن بە ئەندامی کۆنفرانسی شارەکان و دواتر دەبن بە ئەندامی کۆنفرانسی گشتی کە دووەم دیداری یەکێتیە ئەمە کۆکردنەوەی داخوازەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بەواتایە چتر دەتوانین بڵێن ئەم دیدارە کۆی داخوازی و داواکارەکان و تێبینیەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە لایەنگرانی یەکێتی و دەنگدەرانی یەکێتی و دەرەوەی لایەنگران و دەنگدەرانی یەکێتی ڕەنگ دەداتەوە لەم راپۆرتانەی کە ئامادە دەکرێت دوجار دەبن بە ڕاستپاردا دەخڵێنە بەردەم سەرپەرشتیاری یەکێتی و دوجاریش ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی و نیشتیمانی کوردستان جێبەجێ دەکات. لە حکومڕانی لە پرۆسەی گفتوگۆ و دانوستان لەگەڵ بەشداربووەکانی پەرلەمانی کوردستان لە نێوانی پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان پێم وایە سەرۆک باڤڵ تاڵەبانی ئاماژەی پێکرد هەم دیدارەکەی لەگەڵ کورسات هەمیش لە دووەمین دیداری یەکێتی ئاماژەی بەوە کردووە کە ئەم بەڵێنانە یان ئەم داخوازیانە یان ئەم داواکاریانەی کە لە بانگەشەی هەڵبژاردن قسەمان لەسەر کردووە ڕەنگ دەداتەوە لەم دیدگا هاوبەشەی کە دەبن بە بنەمای پرۆگرامی و بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی دەیەم ئەمە دەتوانین بڵێن بەدی وەشکە ئەمە ڕاستە بەشداریەکی کارەی خۆبەخشانەی هەواڵانی یەکێتیە بەڵام لە هەمان کاتیش ئەمە بەشێک دەبێت لە فشاری جەماوەری یەکێتی لایەنگرانی یەکێتی دەنگدەرانی یەکێتی لەسەر سەرکردایەتی یەکێتی کە بەکام ئاڕاستە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەین ئەمە خۆت دەزانی لەم کابینەیە کار لەسەر ئەمە دەکەین حکوومەتێکی خزمەت گوزار بێ بەڕاستی یەکێتی نایە لەمە دووە پاڵپشتی کابینەیەکی وزاری بکە لێرە لە بەغدا کابینەیەکی ئەمنی بێ کابینەیەکی عسکەری بێ کابینەیەک بێ بە هەر لە ناوێکی تر بەڵام ئێمە ڕێککەوتوین کە کابینێکی خزمەت گوزار دەبێ هیوادارم هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەم منبەرە خۆشەویستە دەرفەت بە یەکێتی نیشتیمانی کوردستان بدەن کە لە داهاتوو ئەمانە ڕنگ بداتەوە لە شێوازی حکومڕانی و لە فەلسفەی حکومڕانی هەرێمی کوردستان. باشە کاک محمود سەبارەت بە ڕاستپاردەکان کە بەڕێستان باستان کرد ڕاستپاردەکان ڕاستەوخۆ ڕادستی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێن یاخود چۆن ڕادستی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێن ئەم ڕاستپاردانە؟ ئەمە دوو ئاراستە یەکەم لە کۆنفرانسی شارەکان دیداری شارەکان لە هەموو ئەوەی کە ناوەکانی کە باسم کرد ئەو شارانەی کە باسم کرد کۆکراوەتەوە دەیان هزار راپۆرت کۆکراتەوە ئەمە کۆ دەکرێتەوە و دەبێت بە راپۆرتێک و خراە بەردەمی لژنەکانی دووەمین دیداری یەکێتی ئەم دوو ڕۆژە لێرە تێبینی هەواڵانی ئەندامانی دیدار وەردەگیرێ بۆچوونەکانی وەردەگیر کۆ دەکرێتەوە دەبێت بە ڕاستپاردا دەخرێتە بەردەمی سەرپەرشتیاری دیدار بە ڕێز قوبات تاڵبانی کە لە هاوتەریب ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتیە دوجارش دەخرێتە بەردەمی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی و دەبی بە بەشێک لە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە قۆناغی داهاتوو ئەوەی کە جێی خۆشحاڵیە لە دوێنێ بەڕێز سەرۆکی یەکێتی بەڕێز باڤڵ تاڵبانی باسی لەوە کردووە کە ئێمە هەنگاو بۆ کۆنگرەی شەشەمی یەکێتی نیشتیمانی کوردستانیش دەنێن ئەمە گۆڕانکاری چۆنایەتیە لە پرۆسی سیاسی هەرێمی کوردستان و لە مێژوو داهاتووی پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان یعنی ئەمە ئەوەی کە لە بەپێی یاسای پارتە سیاسەکان ئەوەی مولزەمە پارتە سیاسەکان بیکەن کۆنگرەیە نەپلینیۆم نەدیدار مولزەم نین بەڵام یەکێتی بەر لەوەی باز لە ئیلزامەکان بکە کە ئەمە دەبی پابند بێ مەرجەی یاساییە یەکێتی دەست پێشخەر بووە پلینیۆم دەکا دیداریش دەکا ئەمە خۆی لە خۆی گونجاندنە لەگەڵ بۆچوونی خەڵکی هەرێمی کوردستان من زۆر گەشتبینم بەوەی کە چۆن لە یەکەمین دیداری یەکێتی ئەمە ڕەنگی داوە لە سیاسەتی یەکێتی و بینیتان ئەگەر دقت بدەن و پێداچوونەوە بکەن و بەراوردێک بکەن لە نێوان دیداری یەکەم و ئێستا سەیری سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە چۆن گۆڕانکاری بەسەر هاتووە لە شێوەی مامەڵەکردن لە شێوەی باگەشەکردن پرۆسی هەڵبژاردن ڕنگدانەوە لە حکومڕانی گۆڕانکاریەکانی ناو حزب گۆڕانکاریەکانی ناو حکوومەت شێوەی مامەڵەکردن خۆشبەختانە ئەگە بم بووری بەس ئەمە تەواو کەم خۆشبەختانە
لە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستانی ڕابردوو هاوڵاتیانی هەرێمی کوردستان هاوکار بوون بۆ ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم بربەستە بشتێنی کە زۆرینەی پەرلەمانی و سەرکەوتوو بوو یەکێتی نیشتیمانی کوردستان کە زۆرینەی پەرلەمانی نەهێڵێ ئەمە هەنگاوی یەکەمە بۆ داهاتوو بۆیە پێویستە دەنگدەران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان متمانەیان بە یەکێتی بێ و لە داهاتوو پاڵپشتی ئەم سیاسەتە بن و لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەم ڕتمەی کە هەیان بۆ ئەم ئاراستەکەیان و بەردەوام بێ و بۆ ئەوی بتوانین بە جێگیری لە داهاتوو سەقامگیری بۆ پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و داخوازەکانی خەڵکی هەرێمی کوردستان هەم ئەوەی لە دووەمین دیداری یەکێتی هەبووە هەمیش ئەوەی کە لە انجومەنی سەرکردایەتی هەرێمی کوردستان پەسەند دەکرێت و دەبن بە بەشێکی ڕاستەوخۆ و مولزەمی تیمی یەکێتی لە حکوومەت و پەرلەمان لە هەرێمی کوردستان و بەغدا کە پەیڕەو بکرێت. باشە کاک مەحموود جیاواز لەوەی کە وەک ئەندامی دووەمین دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان وەک ڕایۆژکار لە پەرلەمانی کوردستان ئەتوانین بڵین کە ڕاستپاردەکان چۆن لە پەرلەمانی کوردستاندا کاری ڕاستپاردەکان لە پەرلەمانی کوردستان چۆن کاریان لەسەر دەکرێن جامە لە هەموارکردنەوەی یاساکان بە دیاخود هەموو ئەو بابەتانی کە پەیوەندیان بە چین و توێژەکانی هەرێمی کوردستانەوە هەیە. سەرەتا ئەم ڕاستپاردانە ڕاستەوخۆ دەخرێنە بەردەمی تیمی یەکێتی لە پەرلەمان و لە حکوومەت لە هەرێم و لە بەغدا و دەبن بەشێک بە سیاسەتی یەکێتی و لە هەمان کاتیش دەبن بەشێک لەو سیاسەتەی کە تیمی دانوستانی یەکێتی پەیڕەوی دەکا لە دانوستانی پێکەنانی حکوومەتی هەرێمی کوردستان و هەڵبژاردننی سەرۆکاتی پەرلەمان و سەرۆکاتی هەرێمی کوردستان و دوجار ڕێخستنەوەی پەیکەری حکومڕانی لە هەرێمی کوردستان لە بەڕێوەبەرایەتێکی ئاسایی بۆ وەزارەت و شێوەی مامەڵەکردنی وەزارەتەکان لەگەڵ داخوازەکانی هەرێمی کوردستان ئەمە لە بابەتی داراییە لە بابەتی ئابووریە لە بابەتی خزمەتگوزاریە لە باج و ڕسوماتی هەرێمی کوردستانە و ڕێخستنەوەی پەیکەری حکومڕانی و فەلسفەی حکومڕانی هەرێمی کوردستان ئەوەی کە پێویستە بە پەرلەمان ئێمە تیمەکی پەرلەمانیمان هەیە کە بەڕێز پەرلەمانتارەکانی یەکێتین بە دڵنیاییەوە ئەوان ڕاستەوخۆ ئەم ئاراستە سیاسیە کە دووەمین دیداری یەکێتی پەسەندی دەکەوت دوجار دەبی بەشێک لە سیاسەتی یەکێتی بە دڵنیاییەوە ئەوەی جنابەت باست کرد لە هەمواری یاسا یان لە دەرچواندنی یاسایەکی تازە ڕنگ دەداتەوە. ئێمە لە ماوەی ڕابردوو لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان دیداری یەکەمی یەکێتی کاریگەری هەبوو لەسەر خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بەو ڕێژە کورسیانەی کە هەشمان بوو ئێمە لە یاسای کار لە یاسای پەروەردە لە یاسای زمانی ئیجتیماعی ئەمانە هەمووی ڕەنجی داوە ینی بنمونە یاسای کار ئەمەی کە پەیوەندی بە دەرفەتی کارە پەیوەندی بە دەستی کاری ناوخۆیی بەراورد بە دەستی کاری ئەجنەبی ئەو هاوسەنجەکە زیاتر ینی پێشتر لاسەنجی بوو بەڵام بەرەو هاوسەنجیمان برد بەرە ئەومان برد کە کرێکارانی هەرێمی کوردستان هەکا وڵاتیان هەرێمی کوردستان سودمەنی زیاتریان نەبی و کۆمپانیەکان مولزەم بەوە بکرێن کە کرێکارانی هەرێمی کوردستانی ناوخۆیی بکەن بە بەشێک لە کارەکانی خۆیان نەک بیانیەکان. بەڵێ